بەکارهێنانی سکۆتەر بەکارهێنانی پایسکل بەشێک لەوانە کار لەسەر بەکارهێنانەوەی ئاو بەکارهێنانی و کەمکردنەوەی و کاریگەریەکانی لەسەر ژینگە ئەکەن. چووە دەرەوەش باسی زانکۆی سەوز کات ئەو بیر بۆ چونە و پراکتیزانی زانکۆی سەوز لەگەڵ خۆیان بباتە دەرەوە وای لێ بکرێت کە ئەو خوێندکارە هەر یەکەوت هەر تاکۆ لە لای خۆیەوە ئەم بەهانە لەلایەنە بچەسپێت. لە گرنگترین ڕێکارەکانی پرۆژەی زانکۆی سەوز بریتیە لە گواستنەوە بە وزەی پاک کلین ترانسپۆرتیشن. وزانەی کە لە ناو زانکۆیە بەکارهێنن لە جیاتی ئەوەی سوتەمەنی کۆن بەکاربێنین لە ئێستادا دەتوانین وەکو وزەی خۆر بەکار بهێنین. هەڵبەتە زانکۆکان وەکو دامەزراوەیەکی ئەکادیمی باەخێکی زۆر تایبەت بە ژینگە ئەدەن و بە تایبەتی بۆ ئەو کاتەی ئێستا کە زۆر زۆر پێویستەوە لەو چوارچێوەیەدا کار لەسەر کۆمەڵێک ڕێکار ئەکەن بۆ ئەوەی کەمپی زانکۆکان بگۆڕن بۆ کەمپێکی دۆستی ژینگە. هەڵبەتە ئەم تەجروبەیە یان ئەم تەجروبەی کە هەیە ئێستاکە بۆ زانکۆی سەوز لە وڵاتانی دنیا کاری لەسەر ئەکرێ بۆ نمونە زانکۆی کالیفۆرنیا لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا، زانکۆی بریتیش کۆڵۆمبیا لە کەنەدا، زانکۆی نۆتینگهام لە بەریتانیا. ئەمانە کۆمەڵێک ڕێکاریەکەن. بەشێک لەو زانکۆیانە کار لەسەر گواستنەوەی ئەو سەردانیانی کەوانی سەردانی زانکۆکە ئەکەن، کەمپی زانکۆکە ئەکەن بە پاسی ئەلکترۆنی بە ئامرازی گواستنەوە بە وزەی سکۆتەر بەکارهێنانی پایسکل. بەشێک لەوانە کار لەسەر بەکارهێنانەوەی ئاو بەکارهێنانی و کەمکردنەوەی و کاریگەریەکانی لەسەر ژینگە ئەکەن. کارکردنی زانکۆکان لەسەر بایەخدان بە ئەنجامدانی توێژینەوەی زانستی و هاندانی مامۆستایانیان لەو بوارە، مەسەن بۆ نمونە بەکارهێنانی ئاو بە شێوەیەکی دروست و دەستگردن پێوەی. بۆ نمونە ئێمە تەجروبەیەکە بوو لە زانکۆی نۆتینگهام کە من خۆم ئەو کاتی خوێندکاری دکتۆرا بووم لەوێ، وەکو دەریاچەیەکیان لە ناو زانکۆکە دروست کردووە لە ئاوی باراناو و ئەوە دووبارە ئەتوان بەکار هەم ژینگەیەکی جوانی دروست کردووە لەوێ بەکاردێ و هەمیش بەکارێنەوە بۆ ئاودانی پارکەکان و دووبارە بەکارهێنانەوەی ئەو ئاوە. بۆیە کۆمەڵێک ڕێکاری زۆر زۆر گرنگ هەیە کە زانکۆکان کاری لەسەرەکەن و هەڵبەتە زانکۆکان و کاریگەری زانکۆکان دیارە کە تۆ ژمارەیەکی باش لە خەڵکانێک ئەو کەمپە بەکارێن. هەڵبەتە زانکۆی کۆیە وەکو دامەزراوەیەکی ئەکادیمی بابەتی ژینگە و پاراستنی ژینگە و سستینەبڵەتی بابەتێکی زۆر گرنگە بایەخمان پێداوە. هەر لە سەرەتای دەست بەکاربوونمان ئەو بابەتی پلانی استراتیجی زانکۆی کۆیەمان ڕاگەیان. دوای نزیکەی ساڵێک کارکردن لە پلانی استراتیجی دواتر لە مانگی نۆی 2023 ئەم پلانەمان ڕاگەیان کە 7 کۆڵەگەی سەرەکی لەخۆ ئەگرێ. کۆڵەگەی بۆ نمونە کۆڵەگەی یەکەم کۆڵەگەی سەرکەوتنی خوێندکار و ئامادەسازیان بۆ بازاڕی کار،
کۆڵەگەی توێژینەوە و داهێنان و کۆڵەگەی خزمەتکردنی کۆمەلگا، کۆڵەگەی پەرەپێدانی سەرچاوەکان، پێگەی نێودەوڵەتی زانکۆ و هەروەها بە ئەلکترۆنیکردن و کۆڵەگەی حوتەم کۆڵەگەی بنیادنانی زانکۆی سەوزە. یعنی ئەو کاتێک کە پلانی استراتیجیمان ڕاگەیانە کۆڵەگەی بنیادنانی زانکۆی سەوزمان بەشێک بوو لە ئەو پلانە، بەڵام لە مانگی پێنجی لە 16 پێنجی ساڵی پار ساڵی 2024 لەلایەن بەڕێز جەنابی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاکوبات تاڵەبانی بە ئامادەبوونی بەڕێز جەنابی وەزیری خوێندنی باڵا ئەم دەستپێشخەری زانکۆی سەوز لە زانکۆی کۆیە ڕاگەیاندرا. هەڵبەتە زانکۆی سەوز وەگوتم بابەتی ژینگە بابەتێکی گرنگە و خۆمان ئەزانین ئێستاکە بەشێک لە ئامانجەکانی نەتەوە یەکگرتوەکانیش بایەخدانە بە زانکۆی سەوز و پاراستنی ژینگە. لەگەڵەوەیشە بۆ خۆتان مۆقعی زانکۆی کۆیەتان بینیوە کە یەک کەوتۆتە شاری کۆیەوە کە شارێکە چالاکی پیشەسازی کەمتیایە، واتە ژینگەیەکی پاکی هەیە، کاریگەری پیشەسازی کەمتر لەسەر ژینگەکەی هەیە و ژینگەیەکی باشی هەیە. لە هەمان کاتیان مۆقعی زانکۆی کۆیە بۆ خۆی لە ناو شاری کۆیە کەوتۆتە بناری چیای هەیبەت سوڵتان. هەڵکەوتەی شوێنەکەی هەڵکەوتەیەکە کەوا ئەتوانی پرۆژەی و دەستپێشخەری زانکۆی سەوز بەو هەموو ڕێکارانەی کە دواتر ئاماژەی پێدەین بتوانین جێبەجێکەین تایە. تایبەت بە زانکۆی سەوز هەڵبەتە وەک ئاماژەم پێکرد لە 16 پێنجی 2024 لەلایەن جەنابی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و بە ئامادەبوونی وەزارەتی خوێندنی باڵا ئەم دەستپێشخەریە ڕاگەیاندرا و ئەم دەستپێشخەریە بەردەوامی هەیە ئەبێ تاکو ساڵ لە چوارچەوەی پلانی استراتیجی زانکۆی کۆیە تاکو 2027 بە تەواوەتی ڕێکارەکانی تەواو بێ. ئەوەی کە کراوە تاکو ئێستا ئەوەیە پرۆژەکەمان ڕاگەیاندووە. بۆ خۆتان نەزانن ئەمە پێویستی بە ژێرخان هەیە و ئەم ژێرخانەیش پێویستی بە دیزاین و نەخشە سازی هەیە. ئەم کاتە بە بەردەوامی لەو ڕۆژەوەی کە ڕاگەیاندراوە کارەکانی نەخشە سازی کارەکرێ ئێستا لە تەواوبوو ناین کە دوای ئەوە تەواوکرێت دەست بە جێبەجێکردن و بنیادنانی ئەو ژێرخان و ئەو بینایانە ئەکرێ کە ئێستەیە. بۆیە خۆناغەکانی بە شێوەیەکی وەک پلانی بۆ داڕێژراوە وەکو خۆی دەڕوا و هیواخوازین لە کاتی خۆیشا کە ساڵی 2027 ئەم پرۆژەیە بە هەموو ڕێکارەکانیەوە تەواو بێت. دیارە ئەم بەڕاستی پرسیارێکی زۆر گرنگە. منیش پێم خۆشە ئەوە ڕوون بکەمەوە کە خەڵکانێک هەن لەوانەیە وا تێ بگەن کە باسی زانکۆی سەوزەکەی مەبەستت ڕوبەری سەوزایە یان زیادکردنی ڕوبەری سەوزایی. وە خۆتانیش کەمپی زانکۆ دەبینن کە کەمپێکە لەوانەیە لە ڕووی ڕوبەری سەوزاوی زۆر باشە. ئەمە ڕێژەی نزیکەی 28% ڕوبەری زانکۆی کۆیە ڕوبەرێکی سەوزە، بەڵام ڕێکارەکانی تر کە گرنگن. و یەکێک لەو خاڵانێکەوە ئێمە باسی بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری تاکەکەین. خاڵێک گرنگ لێرە ئەوەیە
کە بایەخدان بە پرۆگرامێک کەوا بکات ماینسەت و عەقڵیەت و بیرکردنەوەی تاکی خۆمان کە ئەو گەنجانەوە خوێندکارانی کەوا دێن لە زانکۆ ئەگۆڕن گۆڕانکاری لەوێ بکەین هەر بۆیە ئێمە لەو چوارچێوەیەدا لە هەموو بەشەکان بۆ خۆتانەزانن پاراستنی ژینگە تایبەت نییە بە پسپۆڕێکی دیاری کراوە بەڵکو لە هەموو پسپۆڕێکانە بابەتی ژینگە بابەتێکی زۆر گرنگە لەسەر ئەو بنەمایە ئێمە کار لەسەر ئەوواکەین هەموو پرۆگرامەکانی خوێندنی بەشەکان بابەتێک تایبەت بە ژینگە لە خۆ بگرێ ئەویش بۆ بەرزکردنەوەی ئاسی هۆشیاری تاکو ئەو خوێندکارانەی کەوا لەوێن وەچی ڕەبتێکی ئەبێ بە پسپۆڕێکەوە ئەوە زۆر گرنگە لێرە پرۆگرامەکە پرۆگرامێکی گشتی نەبێ لەوانەیە هەندێک اختصاص وایان لێبێ وا بزانن کە ئەوە ئیشی ئەوان نیە بەڵام ئەگەر هاتە ناو پرۆگرام و منهەج و خوێندنی بەشەکە و پسپۆڕێکەوە تەرکیز دەکرێتە سەر ئەو بایەخەی کە تۆ لەم پسپۆڕەی خۆت ئەخوێنی چی بەرپرسیارەتێک لەسەر شانە لە ڕووی ژینگەوە کاری لەسەر بکەی لە داهات. هەنگاوکردارەکانی پرۆژەی دەست پێشخەری زانکۆی سەوز یەکێک لەوانە کە هۆشداریە بابەتی هۆشداری خوێندکاران و مامۆستان و ستافی ئەکادیمی و ستافی فەرمانبەرانی زانکۆی کوێیە بۆ ئەم بابەتێش هەنگاوی یەکەم کە ئەمە هاندانی توێژینەوەی ئەنجامدانی توێژینەوەی لە بواری ژینگە ئەومان کردووە کە ئەوە خۆی لە خۆیدا ژمارەی زۆری توێژنەوەمان کردووە کێمەوەمان لە مامۆستاکانمان کرد توێژنەوەکانیان بە ئاراستەی ژینگە پارێزی بە ئاراستی ئەو بابەتانی کە خزمەتی ژینگە بکە خزمەتی زانکۆی سەوز بکات ئەمە ئەتوانین ئەو هەنگاوی یەکەم کە ئەو بیر و بۆچوون و لە خودی مامۆستاکان بچەسپێنین هەنگاوی دووەم کە ئەو مامۆستا ئەوی لا چەسپە ئەتوانێت ئەوە بۆ خوێندکارەکان بگوازێتەوە ئەمە بابەتی چند بابەتی ژینگە بابەتی هۆشداری ئەنجامدانی زنجیرە سیمینارێک و کۆبوونەوەیەک و سمپۆزیۆمێکی تایبەت بە ژینگە تایبەت بەوەی کە خوێندکارانمان چۆن بتوانن زانکۆی سەوزیان پێ بناسیێن ئایا زانکۆی سەوز لای ئەوان چییە پرسیارە لا دروست نەبێت کە خوێندکارێک چووە دەرەوەش باسی زانکۆی سەوز کات ئەو بیر و بۆچوونە و پراکتیزانی زانکۆی سەوز لەگەڵ خۆیان بباتە دەرەوە وای لێ بکرێت کە ئەو خوێندکارە هەر یەکەوت هەر تاکۆ لە لای خۆیەوە ئەم بەهانە لەلایەنە بچەسپێ ئەویش لە ڕێگەی ئەنجامدانی زنجیرە سیمینارێک هۆشداری تەنانەت ئێمە وامان کردووە کە هەر چالاکێکی زانکۆ کە ئەنجام ئەدرێ پەیوەست بێ بە کۆڵگەکانی پلانی استراتیژی زانکۆی کوێ لەوانش کۆڵگەی زانکۆی سەوز کەوا ئەکات کە تۆ خوێندکارە مۆزەفە فەرمانبەرانمانە مامۆستایانمان لەو شوێنە ئامادە بن بەهاکانیان لەلا بچەسپێت و بتوانن لەگەڵ خۆیانە هەم بۆ ناوزانکۆ هەم بۆ ئەو شوێنەی کە لێوە هاتوون بیگەڕێنەوە ئەو بەهانە بکەن ئامانجی ئەمە زانکۆی سەوز بۆ شارکی سەوز بۆ وڵاتێکی سەوز بێ ئەو ئامانجی گرنگی ئێمە مان و عینەن کاتەبێتە شوێنێکی گەشتیاری زۆر گرنگ لێرە ئەتوانین دروستکەین و دووبارە بەکارهێنانەوەی ئاوی زانکۆ لێرە ئەوە پرۆژەیەکە لێرە ئەتوانین بەکاری بێنین کە بتوانین دووبارە و ئاوەی پاشماوەی ئاوە ڕۆی زانکۆ دووبارە بتوانین بەکاری بێنەوە ئەوە شوێنەکەیەتی و هەروەها بەشە ناوخۆیەکانمان کە لێرن تایبەتە بەم شوێنە ئەوە ئەتوانین لێرەیە بیان گۆڕین تۆنێمە ساڵانە نزیکەی 300 بۆ 400,000 لیتر گاز بەکارەهێنین بۆ ساردی و گەرمی و بۆ خۆتانەزان ئەمە جگە لە کاریگەریە دارایەکەی کە ئەوەیە کولفەیەکی زۆری هەیە لەگەڵ ئەوەیشە کاریگەری لەسەر ژینگە دروستەکە بۆ ئەمانەوێ ئەو سیستمی گەرمی و ساردی بە شەناوخۆیەکانمان لە زانکۆی کۆیە بگۆڕین بۆ بەکارهێنانی وزەی پاگیان وزەی خۆر تایبەت بە کلین ترانسپۆرت یانی پاسنەوە بە ئامڕازی پاک پرۆژەکە بەم شێوەیە ئێمە لێرە پارکینگ دروست دەکەین کە شوێنەیەکەین ئەو ژمارەی سیارەوە گوتم ئێمە لەوانەیە ڕێژەیەکی زۆر لە سیارە بەکار بێ و دێتە ناو کەمپی زانکۆ بۆ ئێستش قەڵەباڵقێکی زۆر لێرە دروستەکە ئەوە مەدخەلی ئەیمانە لەوێ مەدخەلی بیمان هەیە لێرە مەدخەلی سیمان هەیە لێرە کە داخل ئەبن ئێمە ئەم هاتنی سیارە هەم کاریگەری لە ناو شار
کەم ئەەکەینەوە کە دێنە ئێرە ئەم لای کە نزیکی بەشە ناوخۆیەکانە هەم لێرە پارک دروست دەکەین بۆ ئەوەی خەڵک بتوانێت سیارەکانی لێرە ڕابگرێت بەبێ ئەوەی داخلی زانکۆی بکە و لێرەش مەحەڵەیەک دروست دەکەین بۆ وێزگەیەکە بۆ ئەم پاسە کارەبایانێ ئەم پاسانەمانکەوە لێرە هەیە بەم شێوەیە پاسی کارەبای ئەتوانن لێرە ئەمە بەکاربێنن و لوپێک لێرە دروست دەکەین کە پاسە کارەبایەکان ئەوەی کەوا ڕەنگی شینە دابەشە بێ بەو شێوەیە بەناو هەموو کەمپی زانکۆ لەگەڵ ئەوەی شاکەوتمان کاتێکە زانکۆ سیارە قەدەغا ئەکرێ مەسەن بۆ نمونە بچێتە ناو زانکۆ ئاسانتر بەشە ناوخۆیەکانیش ئەتوانن بە پایسکل و بە سکۆتەر و ئەوانە بەکاربێنن و ئەوەیش لوپی ئەو سوورە بەو شێوەیە ئەوە پاسا کارەبای عینەکانە پایسکل و سکۆتەرمان هەیە ئێمە لێرە وەک گوتم لە سەرەتایش یەکێک لە ئێستا لە زانکۆی کۆیە لە پەیکەری زانکۆی کۆیە هاتوویان وەکو تاکە زانکۆیش ریسەرچ پارکمان هەیە یان پارکی توێژینەوە کە ئەمە گرین ریسەرچ پارکە ئەمە ئەو لینکەیە لە نێوان ئەو بیرۆکانەی کەوا لە زانکۆ هەیە لەگەڵ پیشەسازی کاری لەسەر بکەن ئێمە ساڵانە بەشەکانمان بەشێکی باش لە پرۆژەیان هەیە بەڵام ئەبێ ئێمە پاڵپشتیان بکەین هاوکاریان بکەین شوێنیان بدەینێ بۆی بتوانن ئەو پرۆژەی خۆیان ئەو بیرۆکەی خۆیان جێبەجێ بکەن ئەوەیش تایبەت بوو بە گرین ریسەرچ پارک هەڵبەتە ئێمە کار لەسەر هاندانی توێژینەوەی زانستیەکەین بۆیە زانکۆی کۆیە طبعاً بۆ یەکەم جاریانی لە پەیکەری خۆی ئێمە سنتەرەکانی توێژنەوەمان لەسەر هەموو فاقەڵکیان دوای ڕاگرایەتیەکمان دروستکرد ناومان ڕاگرایەتی سنتەرەکانی توێژنەوە لە پەیکەری زانکۆی کۆ ئێستا کارەکانیانەکەن هەموو سنتەرەکانی توێژنەوەی زانکۆمان خستە ژێر چەتری ئەو ڕاگرایەتیە و یەکێک لەو کارانێکەوە بایەخی پێدەن کە خۆی گرین ریسەرچ پارک بەشێکە لە سنتەرەکانی توێژینەوە هاندانی توێژینەوەی زانستیە لە بواری پاراستنی ژینگەوە لە بواری سستینەبڵەتی وەک باسم کرد زانکۆ یعنی وەکو موسسەیەکی ئەکادیمی بەم هەموو ڕێکارانەی کە باسمان کرد ئەکرێ کاریگەری زۆر گەورەی هەبێت لە بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری تاک لە بواری ژینگە چی لە ڕێگای ئەو خوێنکارانەی دێن لێرە چی لە ڕێگای ئەوانەی ئەم کەمپە بەکارن چی لە ڕێگای دەرەوەی زانکۆیش کە ئەتوانێ مەسەن خوێنکارەکانی سەرەتایی دواناوەندی بێن ڕۆژێک لێرە بەسەربەرن ڕۆژێکی گەشتیاری لێرە بەسەربەرن یان تەنانەت حتا ئەوانەی کەوا گەشتیارن دێن بۆ کوردستان لەوانەیە ڕۆژێک بتوانن بە شێوەیەک چونکە ئەو ڕێکارانەی کە باسمان کردووە ئەوەیشمان لە بەرچاو گردووە کە یەکێک بێ ڕۆژێک بێ شوێنی حەوانەوەی هەبێت دانیشتنی هەبێ بتوانێت ڕۆژێکی خۆش هەم ژینگەیی بێ هەم ڕۆژێکی خۆشیش لێرە بەسەربەرێ تەمان ئەوە دانیشتوانی شاری کۆیە بۆ زانکۆ ینی گرنگە لێرە لەبەرەوەی ئەم ڕێژەیە لە کاریگەری هەیە و چۆن ئەتوانین زانکۆ کە خۆی لێرەیە بتوانین ڕەبتی کەین بە سنتەری شارەکەەوە دەواازەی شارەوە هەڵبەتە ئەوە مەساحەی ئەوە کەمانە کەمپی زانکۆمانە ئەوەی کەوا ئێستاکە بە 3D باستان کرد و ئەمەیش هەموو ئەو ڕێکارانەیە کە ئێستاکە ئاماژەمان پێکرد و ئەوەی ڕۆژی ڕاگەیاندنی زانکۆی سەوزە لێرە و ئەویش کەمپی زانکۆکەمانە بەو شێوەیە ئەمە بەم شێوەیە و بە هەموو ڕێکارەکانی ئەم سنوورەی کە هەیە دیارە یەکەمیان وەگوتم کلین ترانسپۆرتیشنیان گواستنەوە بە ئامڕازی پاگەمانێ ئەو بەشەیکەوە لێرەیە ئەم بەشە بایەخی پێ بدەین زیینوی بکەینەوە و ئاکتیڤیتی بۆ خۆتە زانی زیندوکردنەوەی ئەمەوە ئەکات ئەم ناوچەیش هەموو گەشە بکات ینی ئەمە ئەم حرەکەی لە جیاتی ئەوەی ئەو قەڵەباڵغیە لێرە بێ ئەوە دابش ئەەکەین کە دێتە ئێرەکە زۆر گرنگە ئەوەیش دیزاین و ئەوەکانی دواتر مامۆستا ئاماژەی پێکە لە وێزگەکانی کارەبای ئەمەش مەسەنە ڕێگای پاس بەم شێوەی کەوتمان دابش بووە توانێت بەکاری بێنین دوو پاسی کارەبایەکان پاسکی لوسکۆتەر ئەتوان بەم شێوەیە بگەنە هەموو ئەو شوێنانەی لە ناو کەمپی زانکۆ ئیشی لێ بکەنەوەانە ئەو تەسمیمانە جێدێرین بۆ مامۆستایان دوای خۆیان ئاماژەی پێ بکەن ئەلبەتە کاریش لەسەرەواکەین ئەو بینایانەی فنیشینی ئەو بەردانەی بەکاردێن بەردێک بێت لەو ناوچەیە بێ بەردی حەمامۆک معروفە لێرە ینی بتوانین ئەو بەردەست پێ بەکاربێنین و ئەمەش باسی نەخشەکانەوە خاڵێکە لێرە بمێ ئاماژەی پێ بکەم ئێرە طبعاً ئەمە ئەم ڕێکارانە هەمویان مەسەلەن وەکوتمان گۆڕینی ساردی و گەرمی سیستمی بەشە ناوخۆیەکان ئاوەڕۆکە کە جووبارە بەکارە دروستکردنی پۆن لێرە ئەوەی کەوتمان گرین ریسەرچ پارکمان هەبێ بایەخدان بە ئەو بینایانەی کە دۆستی ژینگەنکاری لەسەر بکرێ ئەوەی کە زۆر بەلایشمەوە مەبەستم بوو
باسی بکەم یان تەمانێ من بەتەمای مەتحفێکش لەو شوێنە دروستەکەین میوزیەمێ بۆەوەی بەشەکانی تەواوکە و سینەمایەکی تا دروستەکەین ئەمانەی شوێنی حەوانەوەی خەڵک و دانیشتن و لەناو کەمپەکەەوە کۆمنوەڵ سپیس ئەمەی لایەنی ئابووری یعنی ئەگەر تەنها بەست تەماشای کلین ترانسپۆرتیشن بکەین یعنی تەمانێ ئەمە لە بەرنامەمانیش ئەگەر تەڵەبە هانی تەڵەبەیش بدەین وەکو چۆن وڵاتانی دەرەوە کار لەسەر ئەوە بکەن کە بتوانن ئەم وەکو پارتایمیش چەند سەعاتێک بتوانن ئیش بکەن لەوە هەر یەکێک لەم شوێنانەی کە هەیە مەسەلەن بۆ نمونە بۆ هەر بەشێک لەم بەشانەی کەوتومانە لە ناو کەمپەکە لەوانەیە ژمارەیەکی دیاریکراو لە تەڵەبە ئەتوانن ئیش بکەن ینی ئەم ڕێژەیە ئەگەر بێت و بە کۆی گشتی تەواوی بکەین نزیکەی 120 کلین ینی مەچەند 120 هەلی کار بەس کلین ترانسپۆرتیشن ڕێکێخە و ئەوانی تر ئەگەر کۆی پرۆژەکە نزیکەی 1000 هەلی کار لەوانەیە بڕەخسێنێ ئەمەش بۆ خۆی کاریگەریکی زۆر باشی ئەبێ لە ڕووی ئابووریەوە ئیش لەسەر. لە گرنگترین ڕێکارەکانی پرۆژەی زانکۆی سەوز بریتە لە گواستنەوە بە وزەی پاک کلین ترانسپۆرتیشن کە ئەمیش بریتە لە بەکارهێنانی پاسی کارەبایی لە ناو کەمپەسی زانکۆ واروانەیەشتنی هێنانە ژوورەوەی سیارە بۆ ناو کەمپەسی زانکۆ کەمە یەک لە شێوازەکانی پاراستنی ژینگەی ناو کەمپەسی زانکۆیە. بۆیە بڕیارماندا کە هەڵ بدەین ستەیشنێک وێستگەیەک بۆ پاسە کارەباییەکان دروست بکەین و پێکاتەی ئەو وێستگەیە پێکاتوە لە چەند بەشێک ئەگە باسی پرۆگرامەکە بکەم بەڕاستی پرۆگرامەکەی پێکاتوە لە 3 بەشی زۆر سەرەکی کە ئەویش بریتە لە شوێنی مووقیفی پاسەکان و شوێنی مووقیفی سیارەکان لە دەرەوەی وێستگەکە و هەروەها شوێنی ڕاوەستانی پایسکیل کەواتە ئەو ستیشنە ئەو وێستگەیە زیاترە لە وێستگەیەک خۆی سەبارەت بە گواستنەوە بە وزەی پاک یەک لە ڕێکارەکانی بریتە لە بەکارهێنانی پاسە کارەباییەکان جگە لەوە بریتە لە خەتی پایسکیل لە ناو کەمپەسەکە کە ئەمە هێڵکاریمان لە ناو کەمپەس کردووە کە شوێنی مووقیفی پاس و پاسکیل بەیەکەوە دانراوە کەویش بریتە لە شوێنی دڕۆپەکان شوێنی وەستانی تەلەبەکان لەو شوێنانەکە ڕادەوەستن هەم شوێنێکە بۆ ئەوەی کە تەلەبەکان چاوەڕوانی پاسەکانیان دەکەن و هەمە لە هەمان کاتژە پاسکیلیش لێ پارکینگ دەکرێت کە ئەمەش یەکێکە لە ڕێکارەکان بۆ ئەوی تەوعیەی تەلەبەکان بکەین بتوانن لە هەمان کاتدا دوو اختیاریان بدەینێ ئایا پاسکیل بەکاردێنن یان پاسەکان بەکاردێنن کەوانە ئازادن لەگەڵەوەش کە شوێنی پاسکیل هێڵکاری بۆ شوێنی پاسکیل کراوە لەگەڵەوە شوێنی ڕۆیشتن کراوە بە پیادە. ئێمە وەکو دەزانین یەکێ لە پرۆژەکانی دەستپێشخەری
زانکۆی سەوز پرۆژەی بەکارهێنانی وزەی نوێبووەیە ئەمیش بۆ کەمکردنەوەی ڕشتنی یاخود جێپەنجەی کاربۆنە لە ناو ژینگەدا کە ئەمە زۆر گرنگە ئێمە هەوڵەدەین ئەو وزانەی کە لە ناو زانکۆیە بەکارهێنێن لە جیاتی ئەوەی سوتەمەنی کۆن بەکاربێنین لە ئێستادا دەتوانین وەکو وزەی خۆر بەکار بهێنین ئەوش لە ڕێگەی پانێڵی وزەی خۆرەوە دەبێت لە ناو بینایەکانە دادەنرێەوە بەکارهێنانی چەند تەکنەلۆژیایەکی نوێ کە جێگەی ئەو سوتەمەنیە دەگرێتەوە کە لە ئێستادا جێپەنجەی کاربۆن پاشماوەکەیەتی و هەوڵەدەین ئێمە بەپێی ستانداردە ژینگەیەکان دەست پێشخەر بین لە گۆڕینی پاشماوەکانمان بۆ پاشماوەی سادەتر کە زیانی بۆ ژینگە نەبێت. لە گرنگترین ئەو خاڵانەی کەوا دەکەن بیناکانمان بینای سەوز بن بریتە لە چەند خاڵێک بۆ نمونە لەوانە لە بەکارهێنانی مەتریاڵەکان کەەوە یەک لەو خاڵانەیە و کەمترین بەکارهێنانی مەتریاڵی کۆنکریت کە ئەمە هەوڵ دەدەین کەمترین مەتریاڵی کۆنکریت لەو بینایانە بەکارهێنانی بەکاربێنین بۆ نمونە بە بەکارهێنانی بەرد ئەو بەردەی کە باسم کرد لە ناوچەی حەمامۆک هەیە ئەوە یەک لە خاڵەکانە دوو هەروەها بەکارهێنانی عەزلی حەراری لە دیواری بیناکە کە مەژوا دەکە کەمترین وزە لە کاتی زستانە بچێتە دەرەوە لە کەمترین و گەرمیش لە کاتی هاوینە بێتە ژوورەوە و خاڵێکی تریش بریتە لە زیادکردنی پانتایی سەوزایی لە سەرەوەی بیناکە کە مەژوا دەکە کە بیناکە لە کاتی هاوینە کەمترین گەرمی هەڵمژی و هەروەها بەکارهێنانی سۆلەر پانەڵ کە ئەمەوا دەکە بیناکە وزەی لە مۆلیدەکان وەرنەگری و لە تیشی خۆر وەرگری کە ئەمەش لێک لە خاڵەکانەوە دەکا و بینایە بینایەکی سەوزبی و هاوڕێ ژینگە و دۆستی ژینگە بێت.